سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. دوای سەردانەکەی ئەمڕۆی بۆ هەرێمی کوردستان و میحوەری گوێر مەخمور، مستەفا کازمی سەرۆکوەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بڕیارێکی گرنگی لەبارەی هێزەکانی پێشمەرگەوەدا. فەریق جەبال ئیمنیکی سوپاسسالاری پێشمەرگە ڕایگەیان دوای سەردانەکەی ئەمڕۆی کازمی بۆ هەرێمی کوردستان و میحوەری گوێر مەخمور. ئەوان وەکو پێشمەرگە لە کۆبوونەوەیەکیاندا لەگەڵ مستەفا کازمی داوای دابینکردنی دووربینی حراریان بۆ پێشمەرگە کردووە و لە بەرامبەریشدا کازمی بەڵێنی داوە لەو بەشە بودجەیەی بۆ سوپای عێراق دابین دەکرێت دووربینی حراری بۆ پێشمەرگە بکردرێت. هەروەها مستەفا کازمی بە فەرماندەکانی پێشمەرگەی وتووە جیاوازی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقدا ناکات. نووسنگەی ڕۆژنەمەوانی وەزیری پێشمەرگە ئاشکرای دەکات بە نووسراوێک وەزارەتی ڕۆشنبیریان لە سزادانی چەند کەناڵێک ئاگادار کردوێتەوە. میران بەکر بەرپرسی نووسنگەی ڕۆژنەمەوانی وەزیری پێشمەرگە ئاشکرای کردووە ئەمڕۆ نووسراوی فەرمی وەزارەتمان کرد بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ سزادانی ئەو کەناڵانەی پابند نابن بە بڕیارەکان. وتیشی وەزارەتی ڕۆشنبیری پەیوەندیدارە بە سزادان و ڕاگررتنی ئەو کەناڵانەی پابند نابن. وەزارەتی پێشمەرگەش بەرپرسیارە بەرامبەر بە هێزەکانی خۆی و ئەفسەر و پێشمەرگەکانی. ئەم ئاگادارکردنەوەی وەزارەتی پێشمەرگە لە کاتێکدایە پێشتر خودی وەزیری پێشمەرگە چوونی کەناڵەکانی ڕاگەیاندنی بۆ نێو میحوەر و سەنگەرەکانی پێشمەرگە قەدەغا کرد و هەڕەشەی سزادانی لەو کەناڵانەش کرد کە پابەندی بڕیارەکە نابن. ئەندامێکی پەرلەمانی کوردستان مەترسیەکی گەورە لەسەر موچەی فەرمانبەران ڕادەگەیەنێت و ئاشکرای دەکات فەرمانبەران بەبێ ئەوەی بەخۆیان بزانن مانگانە حکوومەتی هەرێم 50 ملیار دینار لە موچەکانیان دەبڕێت. بەهۆی ئەوەی پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە. عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە هەرێمی کوردستان 750,000 فەرمانبەر هەیە و حکوومەتی هەرێم بە نایاسایی پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە و هەر فەرمانبەرێک پلەیەک تا 2 پلەی فەوتاوە و بەمەش فەرمانبەران مانگانە لە نێوان 50 تا 300,000 دینار موچەیان لێدەبڕێت و لە 2016 تا ئێستا نزیکەی 3 تریلیۆن دیناری فەرمانبەران لای حکوومەتە. وتیشی ساڵانە ستەمێکی گەورە لەو فەرمانبەرانە دەکرێت کە ژمارەیان نزیکەی 5,000 و خانەنشین دەکرێن چونکە حکوومەتی هەرێم بەو پلەیە خانەنشینیان دەکات کە لە 2016دا هەیان بووە. بەمەش بەشێک لەو بڕەپارەی دەبوو وەری بگرن تا هەتایە لە دەستی دەدان. فەرمانبەران لە هەرێم ساڵانە چاوەڕوانی ئەوەن حکوومەتی هەرێم لە پرۆژەیاسەی بودجەدا بڕیار بدات بە بەرزکردنەوەی پلەکانیان و گەڕاندنەوەی شایستە داراییەکانیان. ئەو مامۆستانی لە کەمپەکان وانە دەڵێنەوە داوای شایستەی دارایی خۆیان دەکەن و دەڵێن ناویان لێنراوە مامۆستای هاوکاری و ئەو پارێش کە پێیان دەدرێت وەک هاوکاری لی دەڕوانرێت. نوێنەری مامۆستانی کەمپەکان لە هەولێر لە گردبوونەوەیەکدا لە بەردەم ئەنجومەنی وەزیران ڕایانگەاند داوا دەکەن چارەنووسی مامۆستایانی کەمپەکان دیاری بکرێت و شایستە داراییەکانیان بۆ خەرج بکرێت. ئەو مامۆستایانە ڕایانگەاند ژمارەیان 1200 مامۆستای و پێیان دەوترێت مامۆستای هاوکاری. دەژڵێن لە هیچ شوێنێکی دنیادا مامۆستا نییە بەو ناوە. ئەو مامۆستایانە ئەوەش دەخەنە ڕوو ئەو بڕەپارێش کە پێیان دەدرێت بە ناوی هاوکاریەوە پێیان دەدرێت و لە ماوەی 2 ساڵدا هەر مامۆستایەکی کەمپەکان تەنها 900,000 دیناری بۆ خەرج کراوە. بۆیە داوا دەکەن مانگانە لەگەڵ وەزارەتی پەروەردە شایستە داراییەکانیان پێ بدرێت. بڕێوەبەرەتی گشتی پۆلیسی هاتوچۆی بەغدا ڕایگەیاند لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان لەسەر دەرکردنی تابلۆی یەکگرتووی ئۆتۆمبیل بە زمانی ئینگلیزی ڕێکەوتون. ئەمید سالم غەیاس بەڕێوەبەری تۆمارکردنی ئۆتۆمبیل و مۆڵەت لە بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆی بەغدا لە لێدوانێکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەاند بە شێوەیەکی سەرەتایی لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل بە ژووری ڕێکەوتنامەی ڤێننا بۆ هاتوچۆ ڕێکەوتوین. لە ئێستاشدا گفتوگۆ لەسەر شکڵ و ڕەنگی تابلۆکان و میکانیزمی بەستنی تابلۆکان دەکەین کە دەمانەوێت بە شێوەیەکی باش و شیاو بێت. ئەوەشی وتووە ئەو کەسانەی تابلۆ نوێیەکان دەبەستن دەتوانن بە وڵاتاندا پێی بگەڕن. بەشێک لەو زانیاریانی لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشدا سەبارەت بە ڕەنگی تابلۆکان بڵاو کراوەتەوە ڕازنین و هێشتا ئەو بابەتیان یەکلایی نەکردوێتەوە. لە ماوەی ڕابردوودا هاتوچۆی عێراق ڕایگەیاندبوو دروستکردنی تابلۆ نوێیەکان لە ناوخۆی عێراقدا دەبێت. لە کاتێکدا حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە ئەرکی دروستکردنی تابلۆکان بە کۆمپانیایەکی ئەڵمانی دەستپێرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەرد.